باش بۆلی یەک. ئەزانم وانەکانی ساینسەوە بووە. ئەمڕۆ تەنها پێداچنەوەیەکی خێرای هەردوو چاپتەرەکەیەکەین کە لەم ماوەیەدا بە ڤیدیۆ خوێندمان. سەرەتا لە چاپتەری یەکەمە ماتەرمان خوێند. ماتەر. وتمان ماتەر سێ شێوەی هەیە: solid, liquid, and gas. Repeat after me. Solid, 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 liquid, 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 gas, gas, gas. ئێستا ئەم سێ وێنەیە وشەی solid یان liquid یان گازی لەسەردانی. لەم وێنەیە کە وێنەی بووکەشوشەکانە ئەمەیان کامیانە؟ بەڵێ solid، چونکە شێوەی خۆیان پاراستووە. solid keeps its shape. لە وێنەی دووەمە کە وێنەی بەڵوونێکە ئەمەیان کامیانە؟ بەڵێ گاز، چونکە بەڵون هەوای تێیەکەی، هەواش نمونەی گازە. لە وێنەی سێمە ئەمەیان کامیانە؟ بەڵێ liquid. Liquid take the shape of its container. Liquid شێوەی کۆنتەینەرەکە وەرەگرێ. پرسیاری دووەم. Vocabulary. Use each word to tell about the picture. هەر یەکێ لەم وشانە بەکارهێنین بۆ ئەوەی وەسفی وێنەکەی پێبین. وێنەی یەکەم وێنەی پانکەیەکە. پانکە چی دروست دەکات؟ هەوا. کام دۆخەی مادەیە؟ گاز. ئێستا من ئەبێت بە بەکارهێنانی وشەی ماتر وەسفی گاز بکەم. ئەڵێی چی؟ Gas is a state of matter. It does not have a shape of its own. وێنەی دووەم وێنەی ئەم کیژۆڵە جوانەیە کە خەریکە قورسی ئەو دوو مادەیە پێوانە ئاکات. ئێمە ئەتوانین بە بەکارهێنانی وشەی weight وەسفی ئەم وێنەیە بکەین. ئەتوانین بڵێین You can classify objects by their weight. Weight is how heavy an object is. وێنەی سێمیان وێنەی تافگەیەکە. تافگە چییە؟ liquid. ئەتوانین ئێمە بە بەکارهێنانی وشەی liquid هێناسەی ئەم وێنەیەکەین. ئەڵێین Liquid is the matter that flows. وێنەی چوارەم وێنەی دوو ئاژەڵی زۆر جوانە. بەم ئاژەڵانە وترێت چی؟ Yes, zebra. وشەی سایزی داناوە. ئێمە ئەتوانین بە بەکارهێنانی وشەی سایز پێناسەی ئەم وێنەیە بکەین. ئەڵێین You can classify objects by their size. Size is how large or small an object is. با ئێستا ڕڤیوی chapter 2 بکەینەوە. لەم وێنەیەدا یەکەم شت داوای چیت لێ دەکات؟ پێتەڵێ Tell what you know about the picture. Use the words force and push. ئەڵێ بە بەکارهێنانی وشەی force لەگەڵ push پێناسەی ئەم وێنەیە بکە. با سەیرێکی وێنەکە کەین. لێرەیە ئەم کیژۆڵە و ئەم کوڕە جوانە ئەیانەوێت کام بۆکسە بجوڵێنن. من چۆن ئەتوانم بە بەکارهێنانی وشەی push force پێناسەی ئەم وێنەیەکەم؟ ئەڵێین A push is a force that moves an object away from you. زۆر باشە. ئێستا لەم پرسیارەیە چوار وێنەمان هەیە. هەر وێنەیەک و پێناسەی وشەیەک ئەکات کە وشەکانیش لە لای چەپی کتێبەکەوە نووسراوە. یەکەم وشە attract. دووەم وشە pull. سێم وشە push. چوارەم وشە straight. با سەیری وێنەکان کەین و بزانین کام وشەیە گونجاوە بۆیان. یەکەم وێنە
ئەم ئاژەڵانە بینین کە چۆن ئەمدارە بە دوای خوانەوە ڕاکێشن بۆی عەرزەکەی پێ بکاڵن. کاموشەیە ڕاستە بۆ ئەمە؟ باڵێ، پوڵ! ژمارە 2 لە ژێرە وێنەیەدا دابنێ. لەم وێنەیەدا کاتێ تۆپەکە بە ئاڕاستە یاریزانەکەیە، یاریزانەکەش بۆی دووری بخاتەوە لە خۆی چی لێکا؟ باڵێ، پوش! ژمارە 3 لە ژێرە وێنەیەدا دابنێ. لە وێنەی سێیەمدا موگناتیزەکە مادەی ئاسنەکە ڕاکێشێت. چی بۆ بێت؟ باڵێ، ئەتراکت! ژمارە 1 لە ژێر ئەم وێنەیەدا دابنێ. لە وێنەی چوارەمدا ئەم ئۆتۆمبیلە بەسەر ڕێگەیەکی ڕاستە ڕێئەکات. چی بۆ بێت؟ باڵێ، سترێیت! ژمارە 4 لە ژێر ئەم وێنەیەدا دابنێ. ئێرەدا کۆتایی بەوانەی ساینس دێ ئازیزانم. ئێستا ئێوە بوون بە زانایەکی زۆر زیرەک. پیرۆزە!